بە مەبەستی زیاتر بتوکردنی پرۆگرامی دیموکراسی لە هەڵەبجەی شەید ڕێکخراوی هەڵوێست پرۆژەیەک بۆ چاودێری خستنە سەر دیوانی پارێزگای هەڵەبجە و سێ بەڕێوەبەرایەتی شارەکە دەخاتە بواری جێبەجێکردنەوە. سەرپەرشتیاری پرۆژەکە ئامانج و گرنگی ئەو هەنگاوە دەخاتە ڕوو دەڵێت لەگەڵ چاودێریکردنی ئەو فەرمانگانەش خولی پەرەپێدان و یاسایی و کارگێڕی بۆ فەرمانبەران دەکەنەوە. ڕاستە ئەم پرۆژەیە ناوی چاودێریکردنە، بەڵام ئێمە لەگەڵ چاودێریکردنە هەوڵە دەین خول و سیمینار و وەرکشۆپ و ڕاهێنانی تایبەت بە فەرمانبەرانی ئەو فەرمانگانەش بکەینەوە و ئەو خول و سیمینار و وەرکشۆپانەش لە چەند بوارێکە خۆی ئەبینێتەوە و وەکو یاسایی کارگێڕی ئەتەکێت. ئێمە بۆ ئەم بوارانەش کەسانی شارەزا و کەسانی پسپۆرمان بانگهێش کردووە بۆ ئەوی خولەکان بڵێنەوە. سەرەتا پرۆژەکە لە بەڕێوەبەرایەتی تەندروستی هەڵەبجە لە ڕێگەی سیمینارێکەوە دەستی پێکرد و بەڕێوەبەری تەندروستی هەڵەبجەش دەڵێت هەر بیرۆکە وەنگاوێک بە مەبەستی ئەنجامدانی چاکسازی و پێدانی وەشیاری و زانیاری بێت ئەوە پاڵپشتی و پشتیوانی دەکەن. بەدڵنیایی هەموو پرۆسێکی چاودێریکردن لەلایەن هەچ کەسێکەوە ئەنجام بدرێت مادەم نیەتی چاودێریکردنەکە چاکسازی بێ، مادەم نیەتی چاودێریکردنەکە دۆزینەوەی هەندێک هەڵە و کەمەکورتی بێ کە لەو ئەچێ خۆمان هەستی پێنەکەین یا خۆمان نەیبینین یان لە ڕووی ئیداری و قانونی و عیلممان نەبێ پێی بەدڵنیایی پشگیریەکەین. دیارە دام و دەستگاکان لە هەڵەبجە ئەتوانین بڵێن. هاوڵاتێکیش دەڵێت لە ئەنجامی بوونی فەراغی چاودێری فەرمانگەکان ئەو هەنگاوە نراوە و حکوومەت کارێکی نەکردووە لە ڕێگەی فەرمانگەکانەوە خزمەتگوزاری پێشکەش بە هاوڵاتیان بکرێت. دەژڵێت چاودێریکردنی بەڕێوەبەرایەتیەکان لەلایەن هەر کەس و ڕێکخراوێکەوە بێت کارێکی باشە وا لەو فەرمانگەیە دەکات. فەرمانبەرەکانی کەم تەرخەمی نەکەن لەو مەجالەی کاری تێدا دەکەن. زۆر لە ئەدای حکوومەت بە گشتی ڕازی نیم کە ئەمانش بەشێکن لەو حکوومەتێکە هەیە لە کوردستانە و نەیانتوانیوە بە خزمەتگوزاریەکان هەڵسن کەوەی کە لە ئەستوانە چ نەخۆش بێت یا خزمەتگوزاریەکانی دیکە بێت یا ڕێگاوبان بێ یا هەر پرسیە هەر کەرتێکی دیکەی خزمەتگوزاری بێت کە چاودێریکردنی دام و دەستگاکان وا ئەکاکەوە دام و دەستگاکان بە ئەرکی خۆیان هەڵسن و هیچ کەم خەمێک نەبینن نەکەن لە مەجالەکەی خۆیانە. پرۆژەی چاودێریکردنی دیوانی پارێزگای هەڵەبجە باوکاری ڕێکخراوی نێدی ئەمریکی بەڕێوە دەچێت و هەر سێ بەڕێوەبەرایەتیەکانی تەندروستی و شارەوانی و پەروەردە دەگرێتەوە و ماوەی ساڵێک بەردەوام دەبێت. لە ڕێگەی راپۆرتی تایبەتیشەوە کەموکوڕی و کەم تەرخەمیەکانی ئەو شوێنە تۆمار دەکرێت و دواتر بە مەبەستی چاکسازی و گۆڕانکاری ئاڕاستەی لایەنی پەیوەندیدار دەکرێت. سامان فەتاح، کەناڵی ئاسمانی پەیام، هەڵەبجە.